بەناوی خوای گەورە میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی گفتوگۆی دەرەوەی یاریگا بە ئێوەی عەزیز شادەبینەوە. بەنیاز بووین و پلانیشمان وا بوو تەوەری بەرنامەکە لەسەر دەستپێکی وەرزی نوێی خولی ئیتاڵی بێت، بەڵام کەمێک پێش ئێستا پێشەوەی بێنی ناو ستۆدیۆوە هەواڵێکی بەپەلا لە ناو میدیاکانە بڵاو بوانێ لوچیانۆ سپالێتی ڕاهێنەری پێشووی یانەی ناپۆلی ئەرکی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی ئیتاڵیای وەرگرت. پێمان خۆشە سەرەتا چەند خولەکێک گفتوگۆ و شیکاری بۆ ئەم گۆڕانکاریە بکەین کە لە هەڵبژاردەی ئیتاڵیادا ڕوویداوە و ئەرکە نوێیەکەی لوچیانۆ سپالێتی. دواتریش دەچینەوە سەر تەوەری سەرەکیمان کە گفتوگۆکردن دەبێت لەسەر شەڕکەی ئەم وەرزەی خولی ئیتاڵی. بۆ قسەکردن لەسەر ئەم دوو تەوەرە لە ستۆدیۆی سلێمانیەوانێ هەردوو هاوڕێی ئازیز و هاوپیشەی ئازیزم کاک ساجد کەمال ڕۆژنامەنووسی وەرزشی لەگەڵمانە بێت. کاک ساجد سوپاس دەکەم بەخێربەی. سڵاو کاک بڕیار، سوپاس بۆ بەڕێزت، سوپاس بۆ بینەرانی عزیزی پێیان. و هاوڕێی ئازیزم محەممەد ئیبراهیم ئەویش بە هەمان شێوە لەگەڵمان دەبێت و شەنوکەی بابەتەکانەکەی محەممەدیان سوپاس بۆ تۆش. سپاس بۆ ئێوەش. زۆر باشە کاک ساجد. لوچیانۆ سپالێتی لە دوای ئەوەی پاش 33 ساڵ توانی نازناوی خولی ئیتاڵی بۆ ناپۆلی بەدەست بێنێت وازیێنا لەسەر ڕەزامەندی خۆی. ڕۆبەرتۆ ماچینیش بە هەمان شێوە دەستی لە کار کێشایە لە ڕاهێنەراتی هەڵبژاردەی ئیتاڵیا. دوو گۆڕانکاری گەورەیە پاڵەوانی ئیتاڵیا لەگەڵ پاڵەوانی یۆرۆ ڕاهێنەرەکانیان وازیان هێناوە. ئێستا لوچیانۆ سپالێتی کە خاوەنی نازناوی خولی ئیتاڵیا ئەرکێکی نوێ وەردەگرێت ڕاهێنەراتی هەڵبژاردەی ئیتاڵیا، ڕاهێنەراتی هەڵبژاردەیەک کە دوو مۆندیالە بێبەشە بەڵام یۆرۆیەکی بردوێتوانێت. ئەگە سەرنج بین ناسەقامگیرێک بە ئیتاڵیاوە دیارە، گۆڕینی پێگاتە، گۆڕینی ڕاهێنەر لە پێش ڕۆبەرتۆ ماچینی. ئێستا چی چاوەڕوانی سپالێتی دەکەیت؟ ئایا سپالێتی بە ئەزمونی کە بەدەست هێناوە لە چەند ساڵی ڕابردووە توانای ئەوەی هەیە سەرکردایەتی هەڵبژاردەی وڵاتەکەی بکات؟ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان کاک بڕیار، من پێم خۆش بوو ئەم گۆڕانکاریە بەم خێرایە ڕووی. هەڵبەتە من لە نیوەڕۆوە ئاگادار بووم لەوەی کە سپالێتی دەنگۆیەکی یعنی ئەگەرێکی کراوە بوو کە ئەرکی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی ئیتاڵیا وەربگرێت زۆر بەدوایە چوم تام ساتێک هاتمە ستۆدیۆ لەگەڵ بەڕێستا باسمان لێوە کرد کە بە تەواوەتی بووەتە فەرمی بۆ سێ وەرز ئەم ڕاهێنەرە بووەتە ڕاهێنەری هەڵبژاردەی ئیتاڵیا. من ئەتوانم بڵێم ئەم سیناریۆیە هەمان سیناریۆیە لە ئەڵمانیا و لە بایر میۆنخ ڕوویە. کاتێک کە بایر میۆنخ کاتێک کە یواکیم لۆڤێدی وردە لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا دۆخی باش نەبوو، یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەنجامەکانی وەک پێویست نەبوون لە دوای مۆندیالی 2014 ئیدی کێ باشترین ڕاهێنەر بوو لەو سەردەمەیە، کێ ئەنجامەکانی زۆر باش بوو، هاینز فلیک بوو لەگەڵ بایر میۆنخ. ئەو کاتە کە ئەتوانم بڵێم بۆ ئەوەی ئەو برینەی کە کەوتووەتە جەستەی وڵاتەکەەوە لە ڕووی تۆپی پێوە کێ باشترین ڕاهێنەر بێ بیبێن ئەم برینە چارەسەرکەن. ئەمەوێ بڵێم سپالێتی بۆستە باشە لەسەر مانچینەکەش. مانچینیش ڕاستە یۆرۆی بۆ ئیتاڵیا بەراخر سیناریۆکە ڕێک لێرە بوو، ڕاستە یۆرۆی بۆ ئیتاڵیا بردووە، مانچینی ڕاهێنەرێکی باشە، بەڵام لە دوو مۆندیال بێبەش بووە. ئەمە عیبەیەک بوو، ئەمە نەنگیەک بوو بۆ تۆپی پێی. ڕۆبەرتۆ ماچینی نەبووە؟ بەڵێ مەبەستم قسەی من لەسەر مانچینیە، قسەی من لەسەر سپالێتیە. سپالێتی بۆ یعنی لە وەرزی ڕابردوودا ئەو کارێک کە خزمەتی بەو کارێک کە بۆ خزمەت بوو بۆ تۆپی پێی ئیتاڵیا و بۆ خودی ناپۆلی بەڕێزی شت باست لێوە کرد دوای چەند وەرزێک نازناوێکی بۆ ناپۆلی بردووە. هەموو ئەمانە وایان کرد کە سپالێتی ببێتە بربژێرێک بۆ ئەوەی وەکو ئەڵێ ئەو کێشە گەورەی لە تۆپی پێی ئیتاڵیا بەگشتی هەیە لە ئێستادا ئەو برینەی پێ ساڕێژ بکرێن. من پێم وایە ئەم ڕووداوە هەمان ڕووداوەکەی تۆپی پێی ئەڵمانیایە ئێستش بۆ ئیتاڵیەکان دووبارە بووەتەوە. ئەگەرچی من بە درێژایی تەوەری بەرنامەکە کۆمەڵێک بابەتم ئامادە کردووە لەسەر تۆپی پێی ئیتاڵیا و لەسەر دەستپێکی خولی ئیتاڵی ئەو گۆڕانکاریانە چی کە لە خولی ئیتاڵیدا کراون وە چی بربەستە لە بەردەم خولی ئیتاڵیدا. ساجد کەمال گەشتبینە بۆی سپالێتی بتوانێت لەگەڵ هەڵبژاردەی ئیتاڵیادا کاری باش بکات. بۆ ئەم 10 ساڵی ڕابردوو یاخود بۆ ئەم ماوەی ڕابردووی تر 10 ساڵە کەمتر لە 10 ساڵ ئەمانە تۆپی پێی ئیتاڵیا هات پەیامێکی یاوتی دەمەوێت منیش هاوشێوەی خولەکانی دیکە واز لە کاتیناچۆی خۆم بێنم کە مێژووی تۆپی پێی ئیتاڵیایم کۆمەڵێک گۆڕانکاریەکەم ئەم گۆڕانکاریانم ئەبێتە گۆڕانکاری سەردەمی مۆدرنی تۆپی پێ چۆن لە وڵاتەکانی دیکە تۆپی پێ یعنی بە ئاڕاستی مۆدرن
بوون چوو گۆڕانکاری تیاکرا پلانەکان زیاتر بوونە پلانی هێرشبەری تیپەکان زیاتر ئەو پلانە تاکتیکیان دایان ئەڕێژ لە خزمەت هێڵی پێشەوە یاریگاکەیان بوو پلانی هێرشبەری بوو ئیتالیا و کۆمەڵێک ڕاهێنەریش لە خولی ناوخۆی ئیتالیادا کاتوانم بڵێم سیستەمەکەیان هێرشبەری بوو یاخود گۆڕیان بۆ هێرشبەری ئەمە وای کرد کە بۆ نمونە یەکێک لەو ڕاهێنەران کە من دەمەوێت بیڵێم سپالێتی بوو تا ڕادەیەک ئەلیگری بوو کۆنتی بوو ئەمانە هاتن دەستکاری ئەم فەلسفەی تۆپی ئیتالیا گۆڕانکاریان تیا کرد. محەممەد جان ڕۆبرتۆ مانچینی یۆرۆی بەدەستێنا دواتر نەیتوانی بگاتە مۆندیال کاتیەوە بە ڕۆبرتۆ مانچینی واز ئەوژادە ئیتالیا بێنێت بەڵێ بە ناوی خوا بڕیارجان وڵا منە بێ قسەیەکی زۆر کەم لەسەرەمەوە ئەستانی بێ سپاس یەکەم ناکرێت تۆ کە ڕاهێنەرێکی نوێ هاو کارەکان زەربی سفرکەی من ڕانەرایەتی ئیتالیا بەچی تەسەوڕەکەم ئیتالیا چۆن کەسێک کە بڕێک پارەی یەتە دەست ئەچێت زەویەک دەدۆزێتەوانێ ڕۆبەرتۆ مانچینی هاتە سەر زەویەکی چاڵیش بوو ینی زەویەکەش چاڵ بوو بۆی بیکا بە خانوو هات پڕکردنەوەی بۆ کرد و هەموو شتێکی بۆم زەویە کرد تا ئەوەی ئەرزێکی تەختی دروست کرد کە لێنێکی زۆر گەورەی لە ئیتالیا پڕکەوت چونکە تۆپی ئیتالیا ئەوە نییە بڵێ ماوەیەکە دەناڵێنێ تۆپی ئیتالیا لە ساڵی 2010 دەناڵێنێ کاتێ مانشینیا خۆ بۆ نییە کۆنتی ئیتالیا خستە خۆناغیشتی یۆرۆ نە ئیتالیا و کاتەش هەر لە کێشەیە بوو لە ئیتیحادەکە لە کێشەیە بوو کە چەندین گۆڕانکاری تیاکرا هاتم زەویە تەختەی دروست کرد و خانوویکی تێدا دروست کرد خانوویکی با بڵێن دوونۆمی تیا دروست کرد ئەوەی کە لە توانایە بوو گەچکاری و گەچی بۆ کرد بەڵام نەیتوانی ڕووکاری دەرەوەی ڕووپۆشکە ئەم کارە بەردەوام نەبوو لەسەری تۆ ناکرێت تۆ کەپارە و پێ نەبێ کە پارەی پێویستە پێ نەبێ ئێستا بۆ نمونە من زەویەکەم ڕێکردوتەوانێ خانووەکەم مەبەست لێرە پارەکە خۆ ناتوانێت گەچکاری و کەسم کردووە کە پارەم پێ نەبێ ناتوانم ڕووکەشەکەی کەم مانچینیش کە کەرەسەی پێویستی پێی نەبێ ناتوانێت ڕووکەشەکەشی تاوکە بڵێوەرەوە خانوویکی دوونۆمی کەشخەو بەمێ ئامادەیکەی وەجگەلەوە ڕەنگە سەلیقەی مانچینیش لەوەیە نەبێ ڕووکەشی دەرەوەی بەو جوانێ با بۆ ئیتالیا ژانی ئەمەش دۆخێکە لەسەر مانچینیەوە سێ بەڵام من لەگەڵەوە نیم کارەکانی مانچینی جێگەر ڕەخنەبێت نەخێر بە هیچ جۆرێک بەسەر نەکەوتنی ئیتالیاشەوە بۆ مۆندیال مانچینی لەژێر ڕەخنەیانە بۆ لەبەروی مانچینی وڵاتێکی گەورەی وەرگرتووە بەڵام تیپێکی نەبێ هێزی لەبەر دەمان نەبوو تیپێکی لەبەر دەستا بووە کە 8 ساڵ بۆ ڕووخاوە تیپێکی لە دەستا بووە کە 8 ساڵە کەس دانی خێری پیان نەناوە لە ماوەی 4 ساڵە لە ماوەی 3 ساڵە هاتووی یۆرۆیەکی بۆ بردوویتەوانێ دوایەوە نەگەیشتۆ بە مۆندیال هەموو کە زانێ ئیتالیا لە یۆرۆیا کە نەگەیشتە مۆندیال قۆناغی کۆمەڵەکان دوو یاری لێدانی سزای لەدەستداوە کە ئەمە زەم ناهێڵێ ئەمە ڕایەنەر دوو یاری لێدانی سزای بۆ گیرا لەگەڵ سویسا هەر دوو یارێکە گۆڵی سەرکەوتن لەدە زیرا ئەمە سوتفەیە لە تۆپی پیان ناکرێت ئەم کارە زەربی سفرکەی بۆیە مانچینی من بڕوام وایە کارێکی جوانی کرد بەڵام ڕەنگە سەلیقەی مانچینیش نەگەیشتایەوەی ڕووکەشی ئەم خانووە جوان نیشان با بەڵام ئێستا کە سپالێتی دەست بەکارە بێ بەڵێ سپالێتی ئەو ڕاهێنەرەیە کە جێی هیوایە سپالێتی ئەو ڕاهێنەرەیە کە چاوەڕێ دەکرێت ئیتالیا بەرەو پێش بەرێ بەڵام ئایا ئەو کەرەسانە دۆزێتەوە لە تۆپی پێی ئیتالیا ئایا سپالێتی کاکە خۆ سپالێتی بۆ نییە وەرزی ڕابردوو نازنایی بۆ ناپۆلی بردەوە ئێمە سپالەتیمان لەگەڵ ئەنتەرا بینی و ئەنتەری هەر وێران کرد سپالەتیمان لەگەڵ ڕۆمایە بینی و ڕۆمان لە نزیک لە بردنەوەی نازنا و نزیک بۆ سپالەتی لە کۆتایی هەمووی داڕوخان خۆ ئێمە یەک ئەزمموی سپالەتیمان لەبەر چاو نییە بەڵام لە ناپۆلیە کۆمەڵێ هۆکارە بوو لە وەرزی ڕابردووە جگەلەوە تیپەکەی خۆشی ناوازە بوو ئایا و کەرەسانی دێتەوە بەردەست ئەمانە کۆمەڵی خاڵن لەسەر سپالێتی کە ئێمە پێویستەکان لێکدانەوەی بۆ بکەینی من ناتوانم ێستا کە سپالێتی دەست بەکار بۆ یەکسەر بتوانم هەڵسەنگاندنێکە بۆ سپالێتی بۆ بکەم یەک سەرنجیشم لەسەر قسەکەی کاکە ساجد هەیە هەتا تۆپی پێی گواردیۆلا بێ بە مدەڕیبی ئیتالیا دڵنیا بە لەو ئیتالیا واز لە کاتیۆ ناچانایانێ دایم بەردەمی ئیتالیا یاریزانی ژمارە 6 ئیتالیا چوار یاریزانی بەرگری گۆڵپارێز سەرەکیترین و بەهێزترین و ناوازەترین کەسی ئیتالیا بن لە هەر دەستکەوتێکە دواتر یێتە یاریزانەکانی پێشەوەی ئیتالیا مانچینیش لەو ستایلە بەرگریانە نییە بەڵام ئیتالیا هەر بەوانەوە توانی نازناوی یۆرۆ بەرێتەوە باز محەممەد 2012 ستایلی ئیتاڵیا هێرشبەری نەبوو بەڵێ جوان بوو 4 گۆڵمان لێکرا لە ئیسپانیا لە هەر حیا یاری کۆتاییشمان برد هەرچەنە پراندێلی لە یاریێشا خەتای نەبوو لەبەرەوەی سێبەدلەکەی کرد کە سێبەدلەکەی کرد خولێکی 50 مۆتا دووبارە تووشی پێکانەوە ئیتر ئیتالیا بە یاریزان و یارەکەی تاو کرد بەس بینەری ئەمە شتانە لە یاد دەکا وردەکاریانە لە یاد دەکا بەڵام لایانی بەرگری بڕەجان
خۆ کلینی چەند جار لەسەر ینی بۆ نمونە تۆ لایانی کاتۆناچاکە واز لێنی ئەڵەی تۆ ئەمە واز لێنێ لایانی کاتۆناچا چییە کاکە بەرگری چڕە بەرگری توندە ئیتالیا بە مۆنتاژ بە کۆمەڵە گۆڕانکاری ینی باوەمان لە یاکرێت ئیتالیاکی زیاتر هێرشبەریمانە بینی بەڵام هاوسەنگیتیا بووە ئەکرێت تۆ بڵێ دڵخۆشم بەوەی ڕایەنەرێکی خاوەن ستایلی هێرشبەری دێت دەبێتە ڕایەنەری ئیتالیایە کە خاوەنی فەلسفەی کاتۆناچایە و تێکەڵەیەکی ئەم دوو پێگاتەیە لەگەڵ یەکاتکە و هەمومان هیوامان بەوەیە کە بۆ داهاتوو ئیتالیایەکی گەشت بین وە کۆتا قسەشمەوەیە ساجد دەگەر ئەو سەرنجەی کە هەو بوو ئیتالیا وەکو ئەڵمانیا بێ ئێمە ئەو گۆڕانکاریەمان ناوێکە ئەگەر زۆر باشە دێمەلات ئینگلتەرا من یەک نمونە بۆ کاک محەممەدی خۆشەویست ئەڵێ ئیتالیا واز لە کاتیناچۆ ناهێنێت هەڵبەتە کاک محەممەد من هەموو جارەیڵم ینی بە فەخر نەبێ کاتێک کاچمە هەر ستۆدیۆکەوە بەلایانی کەم یعنی بەدەر لەوەی کە من باگراوندمان هەمومانەزانی لە پیشەکەیان ینی بەردەوام لەناو ئەم بابەتانەیان بەڵام زۆر جار بەڕێزت 3 ڕۆژ پێش ئێستا تەلەفۆنت بۆ من کردوتت لە بابەتی ئیتالیا تۆ بانگەشتەکەم وە دەستپێکی خولی ئیتالی بانگەشتت کردم هەتا ڕاستگۆ بم لەگەڵ تاوتم تۆم خێتە بینی دوو مێژی تۆ پێ ئیتالیاوە من قساکەم جەنابەت زۆر لە شارەزای لە ئیتالیا کاک محەممەد زۆر شارەزایە لە بابەتی ئیتالیا بەڵام هاتم من قسەکەم من لێرە دێم خوێندنەوە ئەەکەم بۆ ئەم بابەتە هەڵبەتە ئەم بابەتی کاتیناچۆ کە من ئەڵێم گۆڕانکاری پێ هاتووە کاک محەممەد بڕۆ خۆت بەڕێزە زۆر شارەزای لە مێژووە بیخوێنە ڕبزانەوە مەرحەلانەی کە خولی تۆپی پێ ئیتالیا پیاتێپەڕیوە چۆن گۆڕانکاری لێوەکراوە کاکە من ئەڵێ لە 72 ئیلنۆ هێرێرا هاتووە پلانی پێنسیە دوی هەبووە ئەم پلانی پێنسیە دووە هاتووە بەم پلانە بەم شێوازە یاری کردووە دواتر فترەی سەردەمی ئەریگۆساکی هاتووە ئەریگۆساکی هاتووە توێتی بۆ چی من کاتێک کە هەوڵێم تۆپ لای خۆم بێ کاتێک کە تۆپ لای خۆم بێ پێویستم بە ژمارەیەکی زۆر ببوورە بەرگریکار نییە لە دواوە بمێنێتەوە پێویستم یاریزانە بخەمە هێڵی پێشەوە لەوێ یاریم بۆ بکەن بۆی گۆڕانکاریم بۆ دروستکار وەڵحاصل من دواتر زۆر باسی لێوەکەم بەڵام یەک نمونە بۆ جەنابە دێنمەوە ئەو کاتێک کە لیپی لەگەڵ ئیتالیا لە مۆندیالی 2006 ئیتالیا بەرامبەر بە فەڕەنسا و شێوازی یاریکردنەی و لەگەڵ ئەم یۆرۆی ئینگلتەرا بەرامبەر بە یعنی ئیتالیا بەرامبەر بە ئینگلتەرا لە ڕووی شێوازی یاریکردنەوە ئەرز و ئاسمانیان فەرق نەبوو کاک ساجد من وتم تێکەڵەیەک بێنێت تێکەڵی کا بۆی کە لەگەڵ لایەنە بەرگریەکە تۆ کە کەرەسەکان نەگۆڕی کاک ساجد بۆ نمونە تۆ باسی ئەو ناکەی 5-3-2 یا 3-5-2 یا 4-4-2 کە من هەر یاری بە کیلینی بکەم ئەم حاڵەتی بۆ زیاگەم تەطبیق ئەمە واتایەوە نییە من گۆڕانکاریم کردو لە شێواز یاریکە کە من یاریم هەر بە کیلینی کرد و شێوازێکی ترم یاریم پێبەخشی ئەگەر بمەیە گۆڕانکاری بکەم کیلینی لابم یاریزانێکی ترێنم ئێستا گواردیۆلا بڕیار دەتۆ با بینەر ئێمە تێبگات مەبەست لەوەیە یاریزانەکانیش خودی کاتیناچۆن یان پلانەکە چون تۆ بە ساڵێکە کلینی لا بکاتە کاتیناچۆ لا بردووە ئەو مەدرسەی تۆپی ئیتالیای لەسەر پەروەردابێ وا پەروەردابێ بڕیارجامە بەدەست من و تۆ نییە لە دێر زەمانەوە ئیتالیا لە 20 ساڵ جارێکە لە 25 ساڵ جارێکە هێرشبەرێکی بۆڵەکەوێت لە 40 ساڵ جارێکە یاریزانێکی مراوەغی بۆڵەکەوێت دەبڕۆسەی تۆپی وڵاتانی ترکە کاکە لە 40 ساڵ جارێکە یاریزانێکی خێرای بۆ هەڵەکەوێت یعنی نابێ ئەم مەدرسەیە وا فێر بۆ تۆ ناتوانانی ڕێگ و ڕیشەیەمە دەرکەی تۆ من لەگەڵ گۆڕان کاکە ئەوەی ساجد دەیڵێ گۆڕانکاریە من لەگەڵیام بەڵێ ئەم هاتووی سوێتی گۆڕانکاری بکە ئێستا گواردیۆلا هاتووە گۆڕانکاری لە شێواز یاریکردنی ستۆنزا کردو یعنی تۆ توانی ستۆنزا چوارچێوی بەرگریا بەریتە دەرەوە گوڕیان من ئەمیزام قسەیە بکەم ئێستا وتم با تەداخلەکەی پێ نەبڕم ببوورە هەر بڕیشم دوجار بۆ هەر ڕاهێنەرێک کاک محەممەد بۆ هەر ڕاهێنەرێک واریدە ئوسلوب و شێواز یاریکردنی خۆی تەطبیقا بەسەر یاریزان بەڵام بنکە سەرەکیەکان ڕاستە گۆڕانکاریتیان ناکات تۆ نمونەکی نیەنیتەوە یا بۆنەچی کە ئەمانە بنکەی ڕئیسیان دڵی بەرگری ئەمە ناتوانێت بیباتە پێشەوە یارگاری بکە بەڵام گۆڕانکاریەکە بۆن من کۆنتی لە سەردەمی ڕایەنەرایەتی چێلسیدا کاکە چێلسی هەمومانەزانی یعنی کۆنتی گۆڕانکاری تیا کرد سێ بەرگریکاری هێشتەوە ئەم یاریزانەی ئەمەی کە ئێستا لە بەرشەلۆنە باڵی مارکۆز ئەلۆنسۆ لێرکێر سیناڵا بۆ ئەلۆنسۆ بە درێژایی سەردەمی یاریکردنی لە چێلسیا لە بەرگریا یاریە کرد لە سەردەمی کۆنتیا ڕۆڵی زیاتری پێدرا ئەم یاریزانە ئەچوە بەشی پێشەوە یاریگا یعنی وەکو یاریزان
دانی باڵ یاری پێکرد ئەمە ئوسلوب و فەلسەفە و شێواز یاریکردنی ڕاهێنەر بۆ ڕاهێنەرێکی دیکە ئەگۆڕێ ئێستا من ئەڵێم بە یارمەتی با من ناقەشەکەی تۆم داوای لێبوردن ناکەم کاتەکەی تۆم بڕی بەڵام ئێستا کاتەکەت ئێمەوە کاتێکە من دەڵێم سپالێتی ئوسلوبێکی هێرشبەری هەیە بەڵام لە خولی ئیتاڵیدا یعنی ئەمە فەلسەفەی یاریکردنی خۆیەتی هەڵبەتە کەرەسەرش ڕۆڵ ئەبینێ کاتێک ڕاهێنەرێک بیر لە ئوسلوبێکی خۆیان خود تەطبیقکردنی ئێستا گواردیۆلا ئەگەر کەرەسێ لە بەردەمانە بێت ئەتوانێت ئەمە مسلوبایی بکە بەڵام داهێنان لە کاری ڕاهێنەرایەتی جیاوازە لەوەی کە ئوسلوب یاریکردنیان ڕاهێنەرە چۆنیە ئێستا بۆ نمونە گواردیۆلا خۆی ئوسلوبێکی هەیە بۆ یاریکردن بەڵام بۆ یاریکردن بە یاریزانەکان بەڵام لەگەڵشا داهێنانەکە یاخود گۆڕانکاریەکە سەکەی من لێرایە من ناڵێم یعنی بەسەر بەڕاهایی تۆپی پێ ئیتالیا گۆڕاوە یاخود لە کاتی ناچۆ بەڕاهی ڕایە وەڵام بەڵێم کۆمەڵێک ڕاهێنەر هەناتون ئەم شێوازی یاریکردنیان ئەم دەقەیان ئەم قاڵبەیان شکانووە یەکێک لەوانە سپالێتیان قاڵبەی شکانووە یەکێک لەوانە کۆنتی بۆ ئەم قاڵبەی شکانوە تەواو پەیامەکە وگەی کاکسازیت بەڵام تۆ بە وەرزێکم بخوێنەوەی بۆ سپالێتیەکەی من پێ دەڵێم سپالێتی ڕۆما سپالێتی ئینتەر میلان جیاوازە من پێ دەڵێم سپالێتی یەکەم ساڵ لە ناپۆلیا جیاوازە ناپۆلی خۆی خاوەنی ئەم ستایل یاریکردنیە بڕۆ سەیری ناپۆلی بکەرەوە لەگەڵ ئەنچیلۆتی ئابزانە چۆن یاری کردووە بڕۆ سەیری ناپۆلی بکەرەوە لەگەڵ جینارۆ گاتوزۆ بڕۆ سەیری سەرەتای دەرکەوتنی ناپۆلی بکە لەگەڵ واڵتار ماتزاریا کێت بە پلانی 3-5-2 یاریەکە ئەم شوێنە خۆی ئەم خەسڵەتی یاریکردنیە باسی یعنی سەیریکە کاتێ تۆ ئەتوانی دەستبەرداری پلانی بەرگریەکە و بی لایانی بەرگریەکە یعنی گواردیۆلا ئێستا چاوی کاکە چاوی زۆرێک بیرروڕا لەسەر چاوی کۆ بۆ تەوانی ئەوەی چاوی دەیگا کوڕە شامیلەکە یۆهان کرۆیف نییە بەڵکو پلانی کاتۆ ناچایە بەڵکو ئەم بەرگریە چڕێکەیکا بە دیۆنگ و بە پیدری و بە گاوی ئەوانێ هەموو بەرگریەکی چڕەکەن لە ناوەڕاستی یاریگاوە هەموو کۆکن لەسەرەوەی کە بیر و بۆچوونیاوە من ناڵێم وایە بەس ئەڵێن ئەمە چێتەوە سەر پلانی کاتۆ ناچا بچێتەوە سەر پلانە بەرگریەکە کۆنتی کاتێ لە چێلسی بووە دیاری نییە ئیسیحوازی تۆپی لابوو بێ کاکە سێویەک لە مانچستەر سیتی بردەوانێ مانچستەر سیتی 100 تۆپی پێ بوو مانچستەر سیتی 15 شوتی نابوو بە گۆڵم 5 تۆپی نابە گۆڵ و 3 گۆڵی کرد و بردیەوانێ ئەوەی تۆ جیاوازە ئەوەی زۆر جیاوازە کاتی خولی تاڵەکە نەکوژین ئەمە کۆتاشدا من 100% لەگەڵ قسەکەی تۆ هاوڕام لەگەڵەوەی کە ستایلێکی جیاواز یا ئەفکارێکی جیاواز بێتە سەر ڕایەنانی مەدرسەیەک بتوانێت گۆڕانکاری و جوانکاری تیا بکە و وەکو تۆش گەشتبینم پێی ئەمە من لاریم لەم قسانی تۆ نییە بە هیچ جۆرێک ئەمەی من دەرم خست واقعیەتەکەیە نەخوانە خواستە بەرپەرجانی و قسەکەی تۆ نە بەڵکو من ئەم داوایی تۆمەوێت بێتەوە سەر ئەسڵەکە لەسەر ئەسڵەکە گۆڕانکاری بکە جوانکاری بۆ بکە بارودۆخەکە بچێتە پێشەوە یەک شتە پرسم لە کاک محەممەد باشە تۆ ئەڵێ زۆر بڵێن شیکردنەوەکەت زۆر باش بوو لەبارەی گۆڕانکاری مانچینی بۆ سپالێتی هۆکارەکان چین یعنی کە وای کردووە مانچینی بڕوا سپالێتی بێت ئەگەر چی هەتا تەنانەت تا ئەم ڕۆژ بەرپرسانیانەی ناپۆلیانوت ئێمە هێشتا ڕازی نەبووین کە سپالێتی وازی هێناوە ئێسپالێتی ئەگەر بۆ پرۆژەیەکی گەورەتر نەبێت ئەگەر بۆ ساڕێژکردنی برینێکی گەورەتر نەبێت من پێم وان نییە یعنی ناپۆلیۆ بڕات و گونجاو مانچینی لەگەڵ سەرۆکێکی تۆپی ئیتالیا نەگونجاو نا تازەگی مانچینی لە دوامین کۆبوونەوە سەرپەرشتیاریکردنی ئیتالیای تەمەن 20 ساڵ و 21 ساڵی درایە لەبەرەوەی بۆ بە هەمان بیرۆکەی مانشینی و لەسەر ستایلی مانشینی ئەو تیپانی ئیتالیای 20 ساڵ و 21 ساڵ یاریکەم بەشکە دوایی سبینە بۆ هەڵبژاردەی یەکەم ئیتالیای کێشەیەکیان نەبێ بەڵام مانشینی کێشەیە بوو لەگەڵ سەرۆکێکی تۆپی ئیتالیا بۆیە ناکۆچیەکان گەشتەوەی کە مانشینی دەزەکات بەڵام یەکەی تۆپی ئیتالیا ژەڕەڵێ ئێمە ئەو هێشتا سپالێتی 3 ملیۆنی ناپۆلی قەرزار ئەگەر بڕوا دەڵێ لەبەرەوەی کە بێت خوێنەرەوانێ ناڵێ مانچینیمان دوورخستەوەڵێ مانچینی بە فەرمی دەستی لە پۆستی ڕانەراتی هەڵبژاردەی ئیتالیا کێشایەوە ئەمە هەواڵەکەی دەستخۆش با بچین نێو کێبڕکەی خولی ئیتاڵیانێ هەر ڕاستەخۆرە لە ناپۆلیشەوە دەست پێ دەکەین پاڵەوانی خول ڕانەرەکەی وازیێناوە ڕۆدی گارسیا ئێستا ئەرکی ڕانەرایەتی ئەم تیمەی گرتووەتە ئەستۆ ئەوەی کە لایەنەکەدا وەکو گۆڕانکاری دەیبینین کیم جایمین وەکو بەرگری کارێکە وەرزی ڕابردوو ڕۆڵێکی سەرکردەی جێراوە سەر ڕوویکردوتە بایرن میونخ لە شوێنی ئەو ناتانیان هێناوە لە خولی بەرازیلیەوە توانیوانە لە ێڕ بردن ئاوسیمین و کڤارا بیڵنەوە ئەم پاڵەوانە لە دوای 33 ساڵ بۆ وەرزی نوێ لەژێر ئەم فشارەدا ومێدە پێی هەیە بە هەمان شێوە دەرکەوێتەوە من
گەرچی کەرەسەکانی ناپۆلی هیچ گۆڕانکاریەکی وهایان یعنی نەگۆڕداون یاخود هیچ یاریزانێک نەڕۆشتووە کە بڵین تەشکیل و یاخود پێکات و شێواز یاریکردنەکەی ئیتالیا گۆڕابێ ئەوەی کە کێشەکە دروستەکە ڕۆشتنی سپالێتیە چکە جارێکی دیکەم ئەم تیپە کاتی ئەوێتەوە تا لەسەر شێوازێکی دیکە و یاخود ئوسلوبێک و ئەفکاری ڕاهێنەرێکی دیکە ڕایەگەرچی ڕۆدی گارسیا من بۆ خۆم یعنی بە درێژایی مێژەوە 23 ساڵەکاری ڕاهێنەرایەتی ئەکات پێم وایە یەکێکە لە ڕاهێنەرە یعنی مۆدێرنەکان بەس ناڵم یعنی یەکێکە لە ڕاهێنەر ئەملاقەکان سۆپەرەکان نییە بەڵام ئەزمونێکی زۆر باشی هەیە ئەگەر لە خولی ئیتاڵی شابێت پێشتر کاری ڕاهێنەراتی لەم خولەدا کردو ئەزمونێکی زۆر باشیە من بە ڕاهێنەرێکی خراپی نازانم و ئەوەی کە کێشە دروستەکە بۆ ناپۆلی وەکوتم هەمیشە من کاتێکە قسە لەسەر ڕاهێنەرێکەکەم کاک بڕیار فترەی ئەعدادی بۆکەم بە پێوە بەڕاستی فترەی ئەعدادی ئەو ڕاهێنەرە چۆن بێسە تۆخێل پارکە چۆل بایر لە نیوەی وەرزەوە ڕۆژتەمانە کاتێکە بەرامبەر سیتی خۆی بینیۆمانە هەر کەسێک باسی لە تۆخێل و شێواز یاریکردن و ئایا برینی ساڕێژەکە هەمود نەخێر یعنی دوور نییە ئەنجامێکی ئابڕوبەرانەشی لە بەرامبەر سیتیدا ڕوبەڕوو بێتەوە لەبەر چی لەبەرەوەی لە ناوەڕاست و لە تیپێکی زۆر ئاستی بەرز و نزمیوانە و ڕۆشتووە ئەوە ناکرێتە پێوەەر بۆ تۆخێل بەڵام فترەی ئەعدادی ئەم ساڵی منەڵێم ئەوەی بۆەکەمە پێوەەر کە ئەم ڕاهێنەرە خۆی ئەم تیپی ئامادە کردووە ئێستش بۆ بۆ گارسیا یعنی من پێم وانە ئەمە فترەیەکی باش بێ خۆت ئەو مەودایە بێت کە ڕاهێنەرێک بتوانێت بە زۆر بە باشی لەگەڵ تیمێکدا ڕێک بکەوێت و ئەوەی کە خۆی ئەوێت بەرجەستەی کا بەڵام وەکوتم ئەو ئەزمونش زۆرەی کە هەیەی و ئەو گۆڕانکاریە کەمەی کە لە کەرەستەکانی یاریزانانی نێو ناپۆلیدا کراوە من پێم وایە ئەم وەرزش ناپۆلی تیپێکی هاوسەنگ ئەبێت وەڕکابەری ئەکات وە زیاتریش یعنی ئەرکی لەسەر قورس بۆ لەبەرەوەی پارساڵ بڵین نازناوەکەی بردو ئەمە بۆ خۆی هێزێکی زیاتر یاوە بەم تیپەوە ئەم تیپەش ئێستا ئەو یاریزانانێکە لەسەر هەمویان ئۆسیمین بەڕێزت باس لێوە کرد گوارایە کە بەڕێزت باس لێوە کرد ئەمانە دوو لە باشترین یاریزانەکانی ناپۆلین کە ئەتوانن بڵێم لە هەر تیپێکدا بن ئەتوانن ببنە بنکەی سەرەکی یاخود دەتوانن سەپۆرتێکی باشی تیپ بکەن بۆ ئەوەی کە بتوانن ڕکابەری لەسەر نازناو بکات زۆر باشە محەممەد منەوەی کە سەرنجماوە وەرزی ڕابردوو خولی ئیتاڵی تا ڕادەیەک بە ئاسان بۆ ناپۆلی یەکلایی بووە لەبەرەوەی ئەیسی میلان ئینتەر میلان سەرقاڵی چامپیۆنز لیگ بوون یۆڤانتۆس بە کێشەکانی کە گرێبەستی ساختەی نردبە یوفا و خاڵی لێشکێنرا دواتر کۆمەڵی خاڵی بۆ گەڕا دواتر خاڵی لێشکێنرایەوانێ و ئەتڵەنتا بۆ جۆرە نەبوو و ڕۆما پێگاتەکەی تەواو سابت نەبوو بوو لەگە مۆرینۆدا یعنی ناپۆلی ئەو دەرفەتەشی قۆستەوانێ ئاسان بووە پاڵەوان بەڵام ئەم ساڵەوەی کە دەیبینم یانەکانی تر بۆ نمونە ئیسی میلان کۆمەڵی گرێبەستی کردووە ئینتەر میلان بە ئەزمونێکی زیاترەوە دێت و ناو ململانێکە مۆرینۆ لەگەڵ ڕۆمادا باشتر ئاشنای خولەکە و ئاشنای پێگاتەکە بووە و یۆڤانتۆس سۆپەر لیگی واز لێ ناوە سزای 20 میلیۆن یۆرۆی بەسەر خۆیدا سەپاندووە بۆی لە سۆپەر لیگ بکشێتەوە لە کۆنفرانس لیگ بکشێتەوانەیە لە بەرامبەرەوەی کە لە خولی ئیتاڵی ململانەیەکی باشتر بکات دواتە هەموو سەرنجەکان لەسەر خولی ئیتاڵیە بۆ ئەم ساڵ ئەمە واناکە بۆ ناپۆلیش ئەرکی قورس بێ بە تایبەتی ڕۆدی گارسیا کە ڕاهێنەرێکی نوێیە هاتووەستە سەریانەیە کە وەرزی ڕابردوو پاڵەوان بووە و پاڵەوانێکیش بە بینیمان ئەو هەموو ئاهەنگە لە شای ناپۆلیدا گێڕا ئەمە بۆ یانێکی وەکو ناپۆلی قورس نابێ بۆ وەرزی نوێ وەڵاهی ساجد قسەی تەواوی لەسەر ناپۆلی کرد و توانم بڵێم ینی هەموو شتێکی ناپۆلی وت و ئەوەشی کەوتی ئەکرێ ناپۆلی وەکو ڕکابەرێک بمێنێتەوە لە وەرزینیا بە تایبەتی ئەگەر پێکانی یاریزانی نەبێت چونکە وەکوتم ئێستا پێشتریش لەم ناقەشەکەی ترا باسم کرد ناپۆلی لەگەڵ گاتوزۆیە لەگەڵ ئەنچیلۆتیە لەگەڵ سپالێتیە لەگەڵ ڕۆدی گارسیاشە ئەو تیپە ئەبێت کە کۆنتترۆڵی تۆ بکەن بۆ لەبەری کەرەسەکانی بەو جۆرن لەبەروی حڕیەتی یاریزانەکان لە ناپۆلیا تۆ لەژێر بەرپرسیارەتێکی گەورانی وەگەوی لە میلانە هەبی لە ناپۆلیا پشتگیریەکی واو هەیە کە تەسەور ناکەیت چۆن پشتگیریەکە ئەمە بینیمانەوە هەنگانی کە وەرزی ڕابردووکرا خۆی کێشەکە لەوەیە یعنی ناپۆلی هەرچیش بکە لە ئیتالیا نابێتە گەورەیەکی ئیتالیا ڕاستە مافیاکان وایان کردو کە ناپۆلی بێتە گەورێک بەڵام بەرپرسیارەتی کەمترە لە ناپۆلی بۆیە
توانای کەسی یاریزان لە ناپۆلیا باشتر دەردەکەی پرۆسیریکە ینی ئێمە ئەگەر ئێستاگەر بگەڕین بۆ یاریزان یەکسەر چیمینجای ناوێنین لێڵی بەرگریا کاکە ئەمیر ڕەحمانی 2 ڕۆژە هاتۆتە ناپۆلی دەرکەوتووە دیلۆرنزۆ چیلیاتۆ لۆپۆتکا لە ناوەندا کاکە وەک کڤارات سغیلیا لە باڵەکانە ئۆسمین یاها دەرفەتەکان بۆ پەستانەکان کەمترن لەسەر یاریزانەکانی ناپۆلی بەس ئێستا تۆ لە ژێر ناوی میلانە یاریکەی لە ژێر ناوی ئینتەر یاریکەی لە ژێر ناوی یوڤە یاریکەی قورسترە بارودۆخەکە بۆیە وەکوتم هەمان بۆ چوونی ساژی دەمێ ئەکرێ ئەمساڵ ناپۆلی لە ڕکابەرەکەی بمێنێتەوانێ ڕۆدی گارسیاش ڕاستە هاتۆتە نەچڕ ڕاستە پێشتر لە چەندینیانە دوور خراوەتەوانێ بەڵام ڕاهێنەری شێوەندە خراپ نییە ڕانەرێک نییە کە ئێمە بڵین بۆ نمونە ئەسە بۆ نمونە وەکو با بڵین ڕافایل بینیتیس هەر بە هیچ جۆرێک لەناو بواری ڕانانە ناوی نەماوە یا وەکو ڕانەرێکی نا ئێستا ڕۆدی گارسیا ڕاهێنەرێکی باشە ڕانەرێکە دەتوانێت ناپۆلی هیچبار نییە لەوەی ئەم ساڵدانی شێخولی ئیتالی بێتەوە یا جامی ئیتالیا بێتەوە یادان تەنها ڕکابەری بکە ڕکابەرێکە شەرەکە ئەنی ئێمە گەر هەموو پێوەری وەرگرین ناپۆلیە ڕکابەریەکە خۆ مەرجنی وەکو وەرزی ڕابردوو خولەکە یەکلا بێتوانێ ڕەنگەم ساڵ ڕکابەرەکە بێستر بێ هەموو یانەکان خاڵی زیاتر لە دەست بدەن و ئەو کاتە چوارتی پێنجی لە ڕکابەریا دەمێنێتەوە زۆر باشە لای تۆ مێنوە محەممەد ئینتەر میلان بە کۆمەڵە گۆڕانکاری ئەوانەیە ئۆنانای گۆڵی لە دەستداوە ئینتەرمیلان بە بەسازی تخوا با من لەسەر ئینتەر قسە ناکەم آخر کاکە نابێ من لەسەر ئینتەر قسە ناکەم دەی کاکە وازی لێنەوەزانین بۆ لەبەری لە وردەکاری ئینتەرمیلان لە مەرکاتۆکەی ئاگادارم بە جۆرێک بەڵام باوەڕ بکە من بۆ ئینزاگی بتوانم خوێندنەوەی بکەم بۆ یاریزانە چۆن بگونجێن قورسە لەسرم شتێکیش بە عیبی نازانم هەستەکەم نەتوانم قسەی لەسەرکەم باش دەیتەوە تۆپەکە لای سەحی تۆ کاک ساجد وەڵا ئینتەر میلان یعنی تیپێکی ماندوو بوو ینی وەرزی ڕابردووە ومانەزانین ینی لە دوو خولی گەورە تو ئەم چامپیۆنز لیگ و خولی ناوخۆی وڵاتەکە شارڕکابەریەکی زۆری کە یعنی ئەم تیپە بە کۆی گشتی لە ڕووی توانێت جستیوە زۆر هیلاک و زۆر ماندووە بەڵام ئەوەی کە یعنی زیاتر کێشەکانی ئەنتەری قوڵترە کاتۆ ڕۆشنی و کۆمەڵە یاریزانێکە بەڕاستی و یاریزانانە توانە بڵێم لە وەرزی ڕابردوودا کەرەستەی سەرەکی بوون یا خۆ دەتوان بڵێم هەموو ڕاهێنەرە کاتێکە ڕوو لە یانەیەک دەکاتە و کەرەستانەی لەبەردەستایە پشتیان پێبەستێ بەڵام تیپێکی گەورە و گرانی وەکو ئینتەر میلان ناکرێت بە ڕۆشنی چەند ئەستێرەیەکی یاخود بە ڕۆشنی چەند یاریزانێکی تووشی کێشە بێتەوە من بۆ خۆم یەکێک لەو ڕاهێنەرانی کە لە خولی ئیتاڵی پێی سەرسان بەڕاستیم ڕاهێنەرە ئینتەر میلانە یعنی ڕاهێنەرێکە یعنی ڕۆحیەتی یاریکردنی زۆر یعنی بەرزە زۆر باشە و کەمترین ئەو ڕاهێنەرانەی من پێم وابێ کەوێتە ژێر کاریگەریەوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان وشە خاڵەگەی منە ئەڵێم ڕاهێنەر خۆی بۆ خۆی لە ڕوو ئەکادیمیەکەیەوە 9 خاڵ ئەبنە بنەمای سەرەکی بۆ کاری ڕاهێنەرایەتی یەکێک لە گەورەترین و گرانترین ئەو خاڵانە ئەوەیە کە ڕاهێنەر خاوەن شخصیەتی خۆی بێت کەسایەتێکی تایبەت بە خۆی هەبێ ئەسە بۆ نمونە من هەر لە ستۆدیۆ یەکێک لەم کەناڵەکان لە هەفتەی ڕابردووە باسی یەکەم یاری بارشەلۆنۆ چاوی کرا کە باسم لەم خاڵە کرد وتم ینی بەڕاستی بەلامەوە سیر بوو چاوی لە دەستپێکی خولدا کە هیچ سترێسێک و هیچ فشارێک و هیچ لایەنێکی دەرونی لەسەر نییە بێت وا لە تیپەکەی بکات بێت وا لە خۆی بکات تیپەکەی کارتی سوور وەربگرێ خۆی کارتی سوور وەربگرێ و دەربچێت لە سەرەتای وەرزەوە لە یەکەم یاری خولی ناوخۆی وڵاتەکەیدا بەڕاستی ئەمە نەنگیە ئەمە خودی چاوی یەکەم خاڵ خاڵی لەو تایبەتمەندیانە کە باسی لێوە دەکرێت بۆ هەڵسەنگانی ڕاهێنەر چاوی لە دەستی خۆیە بۆی کە شخصیەتی کاڵین شخصیەتەوە ناکە کۆی چاک و کەسایەتی ڕاهێنەرایەتی کاتێک کە تۆ ڕاهێنەر یاریزان لە ناوە یاریگایە ئەم دۆخە ئەبینێ لە دەرەوەی یاریگا ڕاستۆخۆ ئەم کێشەیە یاخود ڕاستۆخۆ ئەم دۆخە ئەگوازرێتەوە بۆ یاریزانی لە سیمۆنی ئەنزاگیا پێچوانە ئێمە بینیمان یعنی پارسال لە فیناڵە یعنی ئەو یاریە بەهێزە ئەو هەموو حاڵەتە زۆرینانێک ئەگەر قەرار وایە یاری فیناڵ نازناوەکانی بڵین یاری فیناڵ ئینتەر میلان شایسەی برنەوە بوو بەڵام ئەگەر قسە لەسەر نازناوەکە بێ ماشڕاستی شایسەی نازناوەکە بوو من ئەگەر بینەری یاخود هاندەری مانسیتیان قسەیەم لێ وەربگرێت من هەمیشە کاتێکە باسی مانسیتی و گواردیۆلا ئەەکەم ئەڵێم ئەمانە هەموو شتێکیان لە تۆپی پێ لەم سەردەمەیە کرد یعنی مانسیتی و گواردیۆلا هەموو شتێکیان کردووە لە تۆپی پێ شتێک نەماوەتەوە نیکەن بەڵام بەڕاستی
ئەو دوو فیناڵی کە مانسیتی لە یاری بەرامبەر ئینتەر و لە یاری جامی سۆپەری ئەوروپاکە لە بەرامبەر ئیشبیلیەدا توانم بڵێم ئەگەر ئەم قسەیە یعنی بینەر لێم وەرگێت یا خۆرهاندەر لێم وەرگێت کوردەواری خۆمان ئەڵێ حرام بوو یعنی حرام بەتایبەت یاری سیڤیلیا چونکە یاری سیڤیلیا یعنی سیڤیلیا هیچ شتێک نەمانێکا بەرامبەر بە سیتی بەڵام دوجار سێرەکەی نازناوەکە بۆین جا بۆیە بگەڕێمەوە سەر خاڵەکە یعنی ئەم ڕاهێنەرە ئەنتەر یعنی یەکێکە لەو ڕاهێنەرانە ناکەوێتە ژێر کاریگەری ئەم دۆخانەوە کە ڕوبەڕوویە بێتەوە یە خاڵی دیکەی هەیە کە شێوازی یاریکردنی ئەم ڕاهێنەر بەڕاستی ستێپ بای ستێپ ئەنتەری یعنی تەتەوری پێیە خودت گەشەی پێکردەوە بەوەی کە ئێستا کاک محەممەد ئەگەر ناڵە جارێکی دیکە گەڕایەوە سەر هەمان خاڵ زۆر جار ئوسلوبی هێرشبەریت بۆ تەطبیق ئەکا بەبێ ئەوەی کە تۆ بزانی ئەم تیپەت یعنی لە کەشوهەوای کاڵچۆیە یاخود لە کەشوهەوای خولی ئیتالیدایە یعنی بەرامبەر سیتیە گەمە بینیمان یاریەکی کرد بە تەواوەتی و تیپە هیلا کرده بوو بەڵام خۆم تیپە سەرف وەکو سیتی هێرشبەری ژاری ناکە زۆری ئایزان هێرشبەری ناکات ستێپ بای ستێپ ئەچێتە کەشیە یعنی ئەچێتە یعنی پلانی هێرشبەریت بۆ تەطبیق ئەکات یعنی ئەمە نییە بە تۆپێکی هەوای یاخود بە تۆپێکی بەرزەوە یاخود بە پرێسینەوە یاری لەگەڵ تیپی بەرامبەر ئاخر خۆ تیپانەی کە هەمیشە هێرشبەری یاریەکەن ئەبێ خاڵی یەکەمیانەوەی کە لە پرێسینە باقوت بن ئەنتەر میلانە پرێسینەش ناکات بەڵام کاتێک ستێپ بای ستێپ تۆ بێتەوە لای خۆی هەنگاو لە دوای هەنگاو یاری ئەکات دەچێتە باڵەکان یاخود لە عمقەکان و یاریەکان تۆ هەستی پێ ناکەی کە ئەم تیپە تیپێکی هێرشبەریە بەڵام زۆر جار لە ڕووی هێرشبەریشەوە زۆر بەباشی یەک تێبینی لەسەر ئێستا ئینتەر میلان لۆکاکۆ ئەو لایەنەکە نەمایەوانە گرێبەستەکەی کۆتایی پێمای خۆڵەکەی دزی کۆش گرێبەستەکەی کۆتایی پێات و ڕێکردۆتە خولی تورکی ئەگەر سەرنج لەم ستایل یاریکردنی ئینزاکی بدەین کە توانین بڵین لە کۆنتیۆ بۆی ماوەتەوانێ نەک بڵین لاسایی کردێتەوە بەڵام ئینتەر میلانی کۆنتی بەم ستایل یاریەکە 3-5-2 دووەکەی پێشەوانەیە بەردەوامێکێکیان لاوتارۆ بووە کە تەواوکەری کارە هێرشبەریەکە بۆ هێرشبەری دووەم بەڵام هەمیشە لە تەنیژ لاوتارۆیە دزیکۆ یان لۆکاکۆ هەبووە وەکو ئەو پێداویستی کە ئەم ستایلە و ئەم داڕشتەیە دەیخوازێت دەبێت هێرشبەرێکی باڵابەرز وەک دەڵێت چوارشانە و کەتە هەبێت کە توانای وەرگرتنی تۆپە بەرزەکانی هەبێت و بتوانێت هاوکاری لاوتارۆ بکەن و بنە تەواوکەر یەکتر ئێستا دزیکۆ لاوتارۆ نەماون مارکۆس تورام هاتووە ئەمە قورسە بەڕاستی لەم سەرەتای وەرزەوانێ و مارکۆس تورام بەو کوالیتیە و بۆ تایبەتمەندی لەگەڵ لاوتارۆدا یاری بکات ئەمە نابێتە گرفتمانی پێم وایە قورسە مارکۆس تورام ڕاستەخۆ بێتە تەواوکەری کارە هێرشبەرەکانی ئینتەر میلان کاتێک کە تۆڵی بە یاریزانێگەم یاریزانە پیشەگەرە تاوەتر ئەم پیشەگەربوونە ڕاست ئەویش ئینسانە وەکو من و تۆ لە کەشوهەوای خولێکەوە ئەچێ بۆ خولێکی دیکە فترەیەک و ماوەیەکی ئەوێت تاوەکو لەگەڵ ئەو کەشوهەوایە ڕادێت یاخود ماوەیەکی دەوێت تاوەکو لەگەڵ ئەو پێکاتەوە و ئوسلوبی ڕاهێنەرەدا ڕادێت مارکۆس تۆرام هەگەر تۆ مۆندیالەکەی لێ لابیت وەکو کوالێتی ئەم یاریزانێکی باشە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە لە هەردوو باڵەکان دەتوانێت یاری کات بە باشی بەڵام باشە ئەو خاڵە بەهێزی کە لە لاوتارۆیە هەیە یعنی هەمیشە من باسی یەکەم ئەوەیە توانی لە ناو دوو هێرشبەری ئەملاقی وەکو زیکۆ وەکو لۆکاکۆ ئەم خۆی بدۆزێتەوە ئەمە یەکێک بوو لە خاڵە بەهێزەکان کاتێک ئێستا لەناو یعنی شەڕی ئەم دوانەی کرد و خۆی دۆزیەوە بوو بە یاریزانێکی فریاد ڕست بۆ تیپەکە ئەمە یەکێک بوو لە خاڵە باشەکانی کە بۆ ئەم وەرزەش لاوتارۆ ئەتوانم بڵێم ڕنگ بێ زیاتر پێشکەشکالەوەی کە وەرزی ڕابردە شەڕی لەوان دوو هێرشبەراکەن و ئێستاش ئەم هێرشبەرا وەکوتم هاتووەتە ینی یارمەتی دەری و هاوکاری توانم بڵێم ئەمیش یعنی ئەبێتە سەپۆرتێکی باش و توانێت یاریزانێکی لاو و یاریزانێکی خێرای وەکوتیشم لە هەردوو باڵەکان دەتوانێت یاری بکات زۆر باش دەستخۆش مەحەمەدجان ڕاستەخۆشی لەسەر ئەی میلان و کات کەم ئەمێنێت کاتێک ئەی میلان لاوتاری ببوورە ساندرۆ تۆنالی دەفرۆشێت محەممەد ئیبراهیم ڕەخنە لە ڕێدبێر دەگرێت کەماڵدینی زویرە بێت و دوور دەخرێتەوانەیە هەر ڕەخنە دەگرێت بەڵام کاتێک بە پارەکەی ساندرۆ تۆنالی نزیک بە 6 گرێبەست بۆ 5 گرێبەست ئەنجام ئەدرێت هەر محەممەد ئیبراهیم ستایشی ڕێدبێر دەکات ئایا ئێستا گەشتبینی بەو گرێبەستانەی کە بۆی میلان ئەنجام درراوە ڕیارجان لە شیکاری وەرشی ژاماژەم پێەیە منەوەی بە دوایە چووم تەفاسیلەکە لەسەرەوە بۆ میلان دەوێت میرکاتۆیشی بەهێز بکات لەگەڵ سیفانۆ پیۆلیە ماڵدینی بڕای وا بۆ پێگاتەکەی میلان بەهێزە بەڵام پیۆلی ڕەخنەیە بۆ و کاردیناڵیش بڕای وا بۆ کە میلان پێویستی بە نوێگەریە بۆیە بڕیاروا بۆ 50 میلیۆن لە بەردەستابێ پێویستیان بە پارەی دیکە بۆم پارەیە بگەێنە 140 بۆ 150 میلیۆن سێ بژاردە لەبەردە سابونتی هێرناندێز و تۆنالی و ڕافایلیاو
کە بژاردەکان تاقی کراوەتەوە تیۆ نەیتوانیەوە پارێ بکەوە میلان نەویستۆ دەستبەرداری تیۆ بێ لە نێوان تۆنالی و لە نێوان لیاوە بڕیار درراوە لەوەی دەستبەرداریەکێکیان بێ و تۆنالی بۆ دەستنیشان کراوە خۆشی تەڕەح کراوە بۆ نیوکاسڵی ناخۆت چاگەزانی تۆنالی گرێبەستی نوێ کرابوانێ و هیچ تیپێکیش جورێتیەوەی نەبوو لە تۆنالی نزیک بێتەوە چونکە زان نێوانی میلان و تۆنالی چۆن بووە واگەرە و گرێبەستەی تۆنالی ژەندە بە مفاجئی نەکرا و پێشکەشی نیوکاسڵ نەکرا ڕەنگ وار لیڤەرپوڵێکی بووە لەو تیپانەی تۆنالی دەستەبەر کردا بەڵام منۆک و ڕۆشنی تۆنالی من بڕوان بەوە نەبوو میلان بەو جۆرە مێرکاتۆ بکە لەوەتی هاندەری میلانم لەوەتی هاندەری میلانم یعنەمە لە دۆخی ئەو شیکاری و ڕۆژنامە سیشتە بچمە دەرانێ تا ئێستا نەمبینی و میلان لە مێرکاتۆیە 5 یاریزان دەستنیشانکە بیلفعلێ و 5 یاریزانە بێنێتە تیپەکەەوە بۆ یەکەم جارە دەبینیم میلان لە مێرکاتۆیە دەڵێ من ئەم حەو یاریزانە دێنە مەر حوتی دێنێتە تیپەکەوانێ ئەمە ڕازگۆیەکی کاردیناڵ بوو من بیدایەت لە نوێکردنەوەی گرێبەستی لیاوی شاماژەم بۆ کردوتم هیوادارم میلان شایانیەوە بێکە لیا و گرێبەستی لەگەڵان نوێ کردوەوە بەدەم گرێبەستە گەورەکانەوە نەچووە بەڵام ئێستا وەکو سەرەتای پرۆژەکە دەستبەرداربوون لە تۆنالی یعنی فەشەل بۆم هەیە ڕەخنە بگرم بۆم هەیە سەرزەنشت بکەم بەڵام کە دەبینم تۆ ڕازگۆی تو شتەکان جێبەجێگەی میلان وەسیە هەج ئەنجامێری بێنێ لە وەرزیدات و من هیچ گلەیەکم لە خاوەندارانی تیپەکە نییە وای وەکو نەقدی وەرزشیش بەی جۆرە ناتوانم هیچ نەقدێ لە خاوەندارانی یانەکە بگرم بۆ ئەو گرێبەستانە ئەو شوێنانە پڕەکەنەوە کە ڕایەنەر پێویستی پێێتی بەتاکید بۆ نمونە تۆ دەستبەرداری تۆنالی نەبووی دڵت خۆش بێ ئەم ساڵ دوو گرێبەستی کردووە یعنی بەدەل لە حەوت یاریزانەکە چاکۆزی لە ڤیاریال پۆلسیچ لاین ئەم دوو یاری لە چێلسی ئەم دوو یاریزانە باشترین خزمەت بە میلانەکەن نا ئەزانین چۆنە خۆی ئەوەی سازی دێڵێت تەواو بڕیاجیان ڕێندەرزێکێکە لە باشترین ناوەندەکانی هۆڵندا لە ئەلکمارە ینی ئێمە یاری ڕێندەرزمان ڕاستە و خۆ نەبینەوە بەس من لە عدادی میلانە یاریەکانی بینەوە بەڕاستی یاریزانێکی زۆر متەکاملە لۆفتۆفچیک لە میلانە یاریزانێکی ترە من لەگەڵ تەنیا شادای مناقەشەوەمانە و گاڵتە بە ئەفسانەکەی میلانەکە لۆفتۆفچیک گەڵێم نە لەگەڵ منزومەکەی یاریکی باشەکە من ناتوانم ئێستا پێ بڵێم میلان ئەم ساڵ بەم جۆراکە ئەم جۆراکە لەبەری بۆ ئەبێ ئێمە گونجاندن بینی ینی ساجدیش ڕەنگە زیاتر لەو بوارەیە ئەزانین چی کاک محەممەد من ئەمیشە زۆر جارەڵێم دوێنێ پێرە لە تۆڕ کۆمەڵاتی لە ئەکاونتی خۆم یەک پۆستم کرد نووسی بووم تیپ بۆ بردنەوەی یاری زیاتر پێویستی بە یاریزانێکی یاری سازە وەک لەوەی لە گۆڵکارێک ئەمە ڕای خۆم بوو ڕنگ ئەوڕیان بەشداریان کردبوو مەبەستی قسەکەم لێرایە هەر یاریزانێک لە ئێستاە لە تۆپی پێ خاوەن تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەوەی کە گرنگترین و کاریگەرترین بێ یاریسازە لە ئێستاە بۆ تۆپی پێ کاتێک کە من ئەڵێم ئەم دوو یاریزانە هەم پۆلسیش لە ڕووی ینی لایەنی هوەری زۆر بەرزەوە هەم ئەم یاریزانێ ناوەکەی چکوێزیە چاکوێزیە نازانم بارحاڵ یاریزانێکە زۆر تینوی تۆپە یعنی سیفاتی خۆیبەتمەندی هەر بۆ چاوەڕاستی میلانە هیچ مەجاالیتیانێ بوو ئەوە هاوسەنگە بێتوانێت ئەوە نامێنێت تەنها لە باڵی چەپەوانی میلان بەسەکدایەتی لیا و هێرشەکانی بێتمە سیدار ئەو کاتە بەبوونی چکوێزیش هەردوو باڵەکە ئەکتیڤە بێت بڕیار ئەو گرێبەستانی واژوو کراون گرێبەستی پلان بۆ داڕێژا بوون ئۆکافۆریشەکە لە وەرزانانی 2 ساڵە پۆلیسی جۆک و بژاردەیەک لە پشتی هێرشبەرەوانێ گونجاوە ڕێندەرز بە تەجروبە ینی لێکۆڵینەوەی بۆ کراون جە گرێبەستی لەکراوە لۆفتۆسچیک یا یونس موسا کاکە یونس موسای ڤالێنسیا بڕۆن سەیری وەرزی ڕابردووی بکەنەوە لە لالیگا یەکێکە لە هەرە باشترین ئیرتیکازەکان یعنی یونس موسا ئەگەرێکی زۆر ئینشاءڵڵا کڕۆنیش لە زۆر باشەیانەمان زۆر ماوە منۆکو خۆم چاوەڕوانی ئاستی ڕیندەرز دەکەم لە 5 یاری سەرەتادا ئەو یاریزانە بە ئاستێکی باشەوە دەربکەوێت پێم وابێ ئیسمیلان لەسەر ڕەنگاوێکی و لەسەر ڕێگایکی باش دڵنیابە لەوەی باشە بێت لە هیچ شانە گرنتیم نەبێت تۆ خۆشە بێت و باشە بێت زۆر باشە زۆر بە کورتی یۆڤانتۆس گۆڕانکاری زۆر گەورەی نەکردووە بەستەنا لە خولی ئیتاڵیا ڕکابەریەکات ئەگەر بە کورتی پێم بڵێ یۆڤانتۆس بۆ گەڕانەوەی شکۆ یاریەکە یۆڤانتۆس لەوە وەکوڵێ تۆراوە جارێکی دیکە یعنی مەبەستم ئەم فترە لە پێناو گەڕانەوەی شکۆ و هەیمەنە بۆ ئەم تیپە یاری ئەکاتەوە جارێکی دیکە ئەم تیپە ئەیەوێت واتە لە دەرێتەوە نا بۆ ئەم وەرزە لە دەرەوەی ڕکابی نابێت چکە لە بەرەوەی هەیبێت و نەبێت خولی ناوخۆی وڵاتەکەیەتی ئەبێ بەدەستی یاری ڕکابی لەسەر گەڕانەی شکۆ مەسلۆ بێت
گەڕانەوەی بۆ ئەم تیپە ئەمە هەمومانەزان دوو سینناریۆ بەسەر هاتووە بۆ تۆپی پێ بۆ یانەیەکی کە پێڵێن خانمە پیرەکە و کۆنتترین و مێژووی ترینیانە قرسە ئەم شکستانە شکستی 2006 شکستی وەرزی پارساڵی کە ئەڵێم شکست مەبەستم ئەنجام نییە شکستی ئەو سزایانی کە لە سەری بووە ئەم دوو برینە کەوتە جستەی خانمە پیرەکە یاخود یۆڤانتۆسەوە ئەمانە هەروە بە ئاسانی تێپەڕ نابن فترەیەکی زۆری ئەوێت بۆیە یۆڤانتۆس لە ئێستا لە پێناو گەڕانەوەی شکۆ ئەم تیپە ئامادە ئاکاتەوە ڕاست ڕکابی خولی ناو خۆیان ساڵ ئەکات چکە هیچ بۆنەیەکی دیکەی نییە ڕکابی لە تێدا بکات نەمینە بەڵام چاوێکشی لەوەیە کە جارێکی تکە دڵی هەندەران جارێکی دیکە هاوسەنگی دارایی بۆ یانەکەی بگەڕێنێتەوە دوورکەوێتەوە لەو بابەتە گەندڵیانەی کە هەبوون محەممەجان هەر بە هەماشەوە زۆر بە کورتی لەسەر ڕۆما مۆرینۆ بۆ وەرزی نوێ و ئەو گۆڕانکاریانەی کە لەیانەکەدا ڕوویداوە کامە گۆڕانکاری نیکیدا دوو گرێبەستی داما ڕێناتۆ سانچێز پارێدس دوو گرێبەستی بەلاشی کردو پاریدێسی بەلاشە ڕێناتۆ سانچێزی بەلاشە ئەم گونجانی ئەم تیپانە لەگەڵ زۆر کاتەیە تی بە یزانی بەلاش مۆرینۆڵێ لە ڕۆمانەوە یاریان کردوسی شو سانچێزیش بڵێ کاکسازید مۆرینۆڵێ من لە ڕۆمان کێشەیەم هەیە کە باسی تەکتیکی تۆپی پیەکەم یاریزانەیە لێم تێناگە باش باش لە یاریزانی ناو من لێ ئێستەوە بڕیارجان من لێستەوە فاڵیەوە بۆ بگرمانێ پاریدێز لە یەکەم مەزبوونی یاریکردنی لەگەڵ ڕۆمان سەرکەوتونە بۆ ئێستا من فاڵیەوە بۆ بگرمەوە بڵێم مەڵا لەم دووەمان سەرکەوتووە بێ خۆ پاریدێز یاریزانی ڕۆما بۆ کاک لە یەکەم مەزبوونیان سەرکەوتونەوە من ناتوانم بەڵێ نزیکیا باشە لە بەرگریا یاریزانەکان باشن وەکو ناو یاریزانەکان زۆر باشن بەڵام من پێویستم بەوەی بیان بینم ئایا لەگەڵ ئەم یاریزانەی تری ڕۆمایە کاکە وەرزی ڕابردوو بۆ تێمەکەەوە ڕۆما گەیشتۆتە یاری کۆتای یۆرۆلیگ وەڵا ڕۆما یعنی تەنها بە شەڕەشەقی بە شەڕەدەمی مۆرینۆ بە پاڵپشتی مۆرینۆ بە هاندانی یاریزانەکانی گەیاندوێتی ئەو تیپە ینی ڕەنجی بۆم تیپەیاوە سەرقاڵ بۆ بەم تیپەوە ڕۆما تیپیەوە نەبوو بگاتە یاریکۆتە ئێستا ڕۆما ئەمە پێویستمان ببینینە ناتوانین هەڵسەنگاندن بۆ ڕۆما بکەین بەڵام لە یۆڤانتۆسا من حەزەکەم قسە من دایم لەو تیپانە ترسم کە بەشداری پاڵەوەنتی ئەوروپی ناکەن یۆڤانتۆس پێگاتی و پێگاتەیە یەکەم ترسلی بەڵام چۆن وەکو وەرسینال کە بەردایی چامپیۆنزی نەگیر وەرزی ڕابردوو ئەرسینال لە یۆرۆلیگا ڕکابەریە کرد من ئەم ساڵ غیبەتی کەسماکەن کاکە لە یۆرۆلیگا تۆ کاکە خۆ مەرجەوە نیەر بە پێگاتی سەرکیاریگەی کە تۆ پێنجشەمە یاریەکە بچووی بۆ پورتوگالیواتی تەوانێ ئەمە لە سەرێکەوە کاکە ئەمە لەسەر تیپەکە دەگەی خۆ تۆ تیپەکە دەبی بۆ گەشت تیپەکە و ماندووەکەی بەس ئەم ساڵ یوڤە و چێلسی بۆی بەشداری نەکردیان لە پاڵەوانتی ئەوروپی لای من مەترسیدارن زۆر باشە سپاس بۆ محەممەد ئیبراهیم سپاس بۆ ساجد کەمال مادومانکردن تا ئەڵلقەی داهات و پرۆگرامێکی دیکەی گفتوگۆی دەرەوی یاریگا بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ